وەقفی نووسەر و بیرمەندی تورکیا ئیسماعیل بێشکتی لە هەولێر کرایەوە. بێشکتی کە یەکێکە لەو بیانیانەی سەرسەختانە داکۆچی لە مافی کورد و دروستکردنی دەوڵەتی کوردی دەکات، گوتی ئەگەر بەغدا هاوکار نەبوو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی لە باشووری کوردستان، ئەوا دەبێت کورد تاگلایەنە بڕیاری خۆی بدات. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاری بۆ بکات ئەنجامدانی ڕیفراندۆمێک کە دوای ئەوەی کە ئەو خاکەی کوردستان گەڕێنرایەوە بۆ ژێر کۆنتترۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان، ڕیفراندۆمێکی گشتگیر بکرێت لە هەموو کوردستاندا و ئەوە بە فەرمی پرۆسەی سربەخۆیی کوردستان دەست پێ بکە. وەقفی ئیسماعیل بێشکتی کە بنکەی سەرەکی لە ئیستەنبوڵ و لقی یەکەمی لە ئامەدی باکووری کوردستانە و لقی دووەمی لە هەولێر کرایەوە، بریتیا لە ناوەندێکی ڕۆشنبیری و کولتوری بەتایبەت لەسەر بیر و نووسینەکانی بێشکتی. ئێستا کورد دەیەوێت پەیکەر بۆ بێشکتی دروست بکات و چەند ناوەندێکی ڕۆشنبیری بەناو بکات. هەندێک شوێنی ڕۆشنبیری بەناوی وە بکەین و پەیکەرێکیش بۆ مامۆستا دروستکەین لە شوێنێکی گرنگی یەکێ لە شارەکانی کوردستان دابنین، چونکە بەڕاستی ئەوەی مامۆستا ئیسماعیل کردوویەتی بۆ دۆزی ڕەوایگەری کورد ئەتوانم بڵێم لە کورد زیاتری کردووە. نووسەر و بیرمەند ئیسماعیل بێشکتی لە ساڵی 1939 لە خێزانێکی تورک لەدایک بووە. پشکی شێری قەڵەمەکەی بێشکتی بۆ دۆزی کورد بەکار هاتووە، هەر بۆیەش چەندان ساڵ ژیانی لە زیندانەکانی تورکیا بەسەر بردووە. بێشکتی خاوەنی زیاتر لە 50 کتێب و چەندان توێژینەوەیە کە نیوەی زیاتری لەسەر کورد و مافەکانی نووسراوە. وەقفی ئیسماعیل بێشکتی لە باشووری کوردستان کرایەوە. ئیدی ئێرە دەبێتە ناوەندێکی ڕۆشنبیری و کولتوری و ئەدەبی لە باشووری کوردستان. لێرە کتێبەکانی نووسەر و بیرمەندی تورکیا ئیسماعیل بێشکتی بە چەندین زمان نمایشکراون، لەوانە زمانی کوردی. یەکێکیش لەم کتابانە ناسنامەی نەتەوەی و کووردە و چەند کتێبێکیشی ئامادەکراوە بۆ ئەوەی بۆ زمانی کوردی وەربژێردرێت. ڕەندە جەمال ڕووداو.